ماوەی 4 ڕۆژە لێرەن بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانە چالاکانی کەلارن ئەوان بە پێوە لە کەلار هاتوون و لێرە خێمەیان هەڵداوە وێنەی هەموو ئەو قوربانیانەشان هەڵواسیوە کە لە ڕێگەی کەلار دەربەنی خان بە ڕووداوی هاتشۆ گیانیان لەدەستداوە داواکاری ئەوان تەنها تەواوکردنی ڕێگەی نێوان کەلار دەربەنی خانە ڕێگەی سەرەکی نێوان کەلار سلێمانی ماوەی 9 ساڵە پڕۆژەی بە دووسایدکردنی بۆ دەرچووە و تا ئێستا تەواو نەکراوە نەک هەر ئەوەش بەڵکو ڕێگە یەکساییدەکەی ساڵانی پێشوو بەهۆی کارکردن و هاتوچۆی بەردەوامی بار هەڵگر و تەنکەرەکانەوە بە تەواوەتی تێکچووە و کەڵکی ئەوەی نەماوە هاتوچۆی پێدا بکرێت بەو هۆیشەوە لە ماوەی ئەم 9 ساڵەدا زیاتر لە 750 کەس شەهید بوون و نزیکەی 4500 کەس بریندار و کەمەندان بوون بۆیە داوا لە بەڕێستان دەکەین پەیامی ئێمە کە بەڕێپێوان لە کەلارەوە گەیشتوینەتە سلێمانی و چەندین ڕۆژە لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستانە دەستمان بەمانگرتون گرتووە بگەێنە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی ئێوەی بەڕێز لە بەردەم بە پرسیارەیەکی ئیداری و ئەخلاقین و بڕیاری ئێوە کۆتایی بە جەرەک سووتان و ماڵوێرانی سەدان خێزانی دیکە دەهێنێت پەرلەمانتاران دەڵێن تەواو نەکردنی ئەو پرۆژانە پەیوەندی بە دوو ئیدارەیەوە هەیە و سنووری سلێمانی بووە بە قوربانەی ململانە سیاسیەکان لە نێوان پارتی و یەکێتی و گۆڕاندا چونکە ئەو سێلانە پێکهێنەری حکومەتن سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بۆتە قوربانی ململانی و ناکۆکیە سیاسیەکانی هەردوو حیزبی دەسەڵات یەکێتی و پارتی گۆڕانیش بەداخەوە لەو بەینا بەس تەماشاکاریانەوە 4 ساڵە وەزارەتی داراییان لایە نەیانتوانیوە بە ئاراستی چاکردنی ئەم کێشەیە هەنگاوێک بهاون لە ڕاستیە ئێستا هەرێمی کوردستان هیچ کێشەی داهاتی نییە و مەفروض وابوو ئەم جۆرە کێشانە نەگاتە ئەوەی گەنجان کەمپینی بۆ بکەن ئەرکی حکوومەتە شەقام و ڕێگاوبانی پێویست بۆ خەڵک دروستکە و بە تایبەت ڕێگەی کەلار دەربەنی خان کە نزیکەی 10 ساڵە پرۆژەکە دەستی پێکردووە هەتاوەکو ئێستا بەو جۆرە ماوەتەوە ئایا ئێمە لە هەرێمی کوردستانە پارەمان نییە پارە هەیە بەڵام ناکۆکیە سیاسیەکانی یەکێتی و پارتی بۆتە هۆی ئەوەی دوو گیرفانی لە دارایی یا دروست بێت و سەرنجام خەڵک باجەکەیەدا ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم هەردوو حیزبی یەکێتی و پارتی لە ڕێگەی کۆمپانیانەکانیانەوە دەستیان لە ناو خەزێنەی گشتیایە ئەوەی ئەرکی وەزیری ئاوەدانکردنەوە بووە لە فشار خستنە سەر ئەنجومەنی وەزیران بۆ تەواوکردنی ئەم ڕێگە ڕەزامەندی لە ئەنجومەنی وەزیران وەرگیراوە ئەوەی کە ئەرکی بەڕێز وەزیری دارایی بۆ سەبارەت بە تەخسیسکردنی پارێک بەڕێز وەزیری دارایی بڕیاری لێداوە کە 6 ملیار دینار بۆ ئەو ڕێگایە تەرخان بکرێت بۆی ئەو ڕێگایە تەواو بکرێت ئەوەی کە گرفتە لێرەدا سیستمێکی نایاسایی ناشرینی 43/57 دابشکردنی داهاتە لە بەرامبەر ئەمەدا کە لە نێوان یەکێتی و پارتیدا ئەم سیستمە پەیڕەو ئەکرێوە ڕێکەوتون لەسەری بۆیە خەزێنەی سلەیمانی لەبەرەوەی کە پارە و داهاتەکە ناچێتەوە ناوی وەزارەتی ئاوەدانکردنەوە ناتوانێت کارەکان تەواو بکات ئەو چالاکانەی کۆمەڵی مەدەنی دەڵێن لە بەردەم نووسینگەی پەرلەمان ناڕۆن تا بەڵێنێکی کرداریان پێ نەدرێت بۆ تەواوکردنی ڕێگەی کەلار دەربەندی خان چونکە هیچی دیکە نایانەوێت بەهۆی کەم تەرخەمیەکانی حکومەتەوە شاهیدی مەرگی ئازیزانیان بن ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی